ئەمڕۆ لەگەڵ وەکو لیژنەی تاقیکردنەوەکانی پارێزگای سلێمانی لەگەڵ لیژنە لقیەکانی گشت پەروەردەکانی سنووری پارێزگای سلێمانی کۆبوونەوەمان هەبوو و بە خۆشحاڵیەوە ژمارەیەک لە سەرپەرشتیاران و بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان ئامادە بوون بۆ هێل ئێستا خۆمان ئامادە بکەین بۆ تاقیکردنەوەی کۆتایی ساڵی پۆلی 12 و تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلینۆ و ئێمە ئەو کۆمەڵە کۆبوونەوەمان کردو لەگەڵ وەزارەتی پەروەردە و لیژنەی باڵای تاقیکردنەوەکانە وردەوردا ئەم ڕێنمایانەی کە دائەبەزێت بۆ ئەوەی کەمترین کێشەمان هەبێ باشترین خۆ ئامادەکردنمان هەبێ و هەوڵ بین کەمترین هەڵەمان هەبێ و چارەسەری ئەو کەم و کورتی ویرگرفتانەی کە درکمان پێ نەکردو ساڵانی ڕابردوو ئەم ساڵ چارەسەری کەین و دەستکەین بەکردنەوەی خول بۆ بەڕێوەبەر و یاریدەری هۆڵەکانی تاقیکردنەوە لەسەر چۆنێتی ئەنجامدانی تاقیکردنەوە پڕکردنەوەی فۆرمی سۆما و فێرکردنی قوتابیان و خوێندکاران بۆ ئەوەی تووشی ئەو هەڵە و کەم و کورتیانەی ساڵانی ڕابردوو نەبینەوە. پاشان خۆشبەختانە داوام ئاسایی بۆتەوە لە سلێمانی و بۆ ئەوەی ئیتر دەستکەین بەوەی کە داوام کە ئاسایی بۆتەوە و یاسا و ڕێنمایەکان جێبەجێکەین. دوای ئێرە سەردانی سەرپەرشتیاری بنەڕەتی ڕۆژئاوا و هەم یەکەی سەرپەرشتیاری ئامادەیی ڕۆژهەڵاتی ڕۆژئاواژەکەین واتە بنەڕەتی و ئامادەیەکە لەگەڵ دانیشتێکمان هەیە بۆی کۆمەڵی ڕێنماییان پێ بڵین لەسەر ئەوەی چۆن لە کات کە خۆیان زانیاریان هەیە سەردانەکەن بەڵام لەم زروفەیە سەردانەکان هەندێک ڕێنماییان هەیە بەرامبەر بە چوونیان بۆ قوتابخانە و خوێندنگەکان و ئەو داواکراوانی کە ئێمە هەمانە لیان پیان ئەڵین بۆ ئەوەی بۆمان ئامادە بکەن.